سربار زمان وما بقود اليرما لكني سربار زمان وما بقود اليرما شهيد يمشنا زيان هذه رجال الدين شهيد يمشنا زيان هذه رجال الدين يزي بيش مارقنا وبزين هموش وريش دري قمرو يزي بيش مارقنا وبزين هموش وريش دري قمرو شهيدون يمشنا زيان مكانهم مكانهم شهيدون يمشنا زيان مكانهم زور لمجا جاني قلي دسوت يعني جربو زور لمجا جاني قلي دسوت يعني جربو جان تششم دبارزم او خاكو بتارزم جان تششم دبارزم او خاكو يزيد ماركنا وبصر هموش وريش جري قمرو يزيد ماركنا وبصر هموش وريش جري قمرو شهيدون يمشنا زيان حوري عندنا الدين واو شهيدون يمشنا زيان لقبوا مكانهم روجي دولا سردنا بيدا خسور الليلوا لكن دلي سرقار زوا والله مدود اليما لكن دلي سرقار زوا والله مدود اليما شهيدون يمشنا زيان هاوري رنگان الدين واو شهيدون يمشنا زيان هاوري رنگان الدين واو شهيدون يمشنا
شنازيا هاوري رنگاو نبي اگر سبي وابدا بيت الله وتمن الين دولم اگر سبي وابدا بيت الله وتمن الين ورسما وزمن لك ناري يرجوك يا سبسبوني يرمزني لجرك اسمعوني ما برسو كم السردان بيوزولي لقداوني هيوار هيوار شيرين جان شيرين لن يبغيك وابدا يا قولي لن يبغيك وابدا يا قولي
دستاوا وقت جانو نقدرسي باوتبري دستاوا شيري 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 جان شيري من يضاهي مراندا من يعبولي من يضاهي مراندا من يعبولي فموت بلا سليم شيرين هالوقت دماوان كان بيته حراما ومسير زمانا كان بيته حراما ومسير زمانا شيري 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 جان شيري من يضاهي المبدا من يقولي يبيني من يضاهي المبدا من يقولي سپاس بۆ گروپی موسیق سپاس بۆ هونەرمەندی دەمخۆش کاکتان ڕێبازەمان هیوادارم ڕێزخێ هونەرمەندە نەبرانە بەرنەیەت و بەردەوام بێت بەڵە خۆشەویستان هەروەکو چۆن هونەرمەندان بە گۆرانیەکانیان هەمیشە خۆشوان و مای خۆشی بوون بۆ ئێمە لە ژیانە لە دوای کۆچی دوایشیانەوە کۆی بین مەراسیمەکە ڕاستە هەمومان کۆستێکی گەورەی لەسەر دڵمانە بەڵام جارێکی ئێڵەمەوە کۆچی هونەرمەندان و ساڵیادەکانیان هەر شێوەی خۆشی پێوە دیارە لەبەروی ئەوان خۆیان مای بەخشینەوەی خۆشی بوون لە ژیانە داوا لە هونەرمەندی بنێتەوە و هونەرمەندی شۆڕژگەری گەلەکەمان من کۆمەڵە نازناوەگەدە حەز ناکەم لە بەدەمی خۆی هەموو وەسفە بڵێم لەوانەیە ڕۆناکبیر ڕۆشنبیر نووستەر لێکۆڵەر شارەزا لە بواری هونەر یەکۆڵینەوە لە هونەری کوردی مامۆستا ناسر ڕزازی دەنخۆشەکەم نەوت کار عوسمانەوەی دەنخۆشەکە هەمووی ئێسانێ مامۆستا ناسر ڕزازی هاوڕێی خەبات و هاوڕێی هونەری تاریخە لیبا فەرمێن میوانە بەڕێزەکان هەموو لایەک بەخێر بێن بۆ ئەو یادا من هەر لەلایەن ئێوە ئەو کۆڕۆ کاکرزا و هاوڕیانی تر سەرخۆشی لە خوشکی عەزیزم دادەسپەریدا و جوانێ یانی کچیەکەم کە دوای نوێنەی لە ماڵی خۆمان من و کاکتایل و جوانێ تومانە من پێش شۆڕشی گەنانی گەران لەگەڵ کاکتایل دۆستایەتیمە یادی بەخێر کاک ئەرسەلانی خانی زادە کە یەکێک لە کوڕە لە باشەکانی بۆکان بوو لەگەڵ کاکتایلە دۆستایەتیان هەبوو منیش بەهۆی کاک ئەرسەلانەوە کاکتایلم ناسی کاکتایل پێشمەرگە بوو پێشمەرگەی حزبی دموکرات بوو دیارە هیچ جیاوازی نییە پێشمەرگەر پێشمەرگەیە کاکتایل هەر لە سەرەتای شۆڕشەوە هەستی کوردایەتی تێدا هەبوو دەنگخۆش بوو دەنگێکی ڕەسا و باشی هەبوو ڕاستە چەند یادگارێکی بۆ بەجێهێشتوین کە هیچ کاتێک لەبیر ناچنەوە
ئەو گۆرانیانەی کە وەکو بیرەوەری لە حزب و مێشکی خەڵکە ئەمێننەوە هیچ کاتێک لەبیر ناچنەوە، چونکە گۆرانی خۆی هەر یادگاریە، بیرەوەریە، شتێکی تر نییە. جارێکیان گۆرانی بێژە کاتە سەر شانەوەتی لەگەڵ گۆرانیەکانی من خانمە هونەرمەندێک بوو، وتی لەگەڵ گۆرانیەکانی من زۆر کەس عاشق بوون، جیا بوونەتەوە، بیرەوەری جیاجیایان لێ هەیە. بەرحەڵ سەرتان نەیەشێنم، بەڵام بەداخەوە هونەر لە کۆمەلگای ئێمە هێشتا نەگەیشتوتە ئەو ئاستە، یانە جاران باشترە، هێشتا نەگەیشتوتە ئەو ئاستە کە بزانن گۆرانی چۆن بۆتە هۆکە زمانی کوردی بمێنێتەوە. دەبێت ئەمەم باس کردووە، ڕاستە چەندین شۆڕشی نەتەوەی کورد لە خوێندا گەوزاوە، گیانێکی زۆر بەخت کراوە، هەر ئەم سلێمانەیە کە ئێمە تێداین یان لێی دەژین، دەور و نەخشێکی یەکجار گەورەی هەبووە لە قوربانیدان و خەبات و تێکۆشان و کاری هونەری و ئەدەبی و هیدیکە. زۆر ڕۆڵەی باش و بە ئەمەگی لە دەستاوە، نەتەنیا ئەم شارە، هەموو کوردستان. کاکتایە لەبەرەوەی کە کورد بوو، لەبەرەوەی کە کاری هونەری بەداخەوە لەلای ئێمە ئێستاش هەروایە، هیچی تێدا نییە بۆ گۆرانی بێژ و مۆسیقار بۆ ئەوانە. بۆیە زۆر لە گۆرانی بێژەکانی ئێمە ناچارن دەست بکەن بە بەندبێژی، شایی گێڕی، یان ئەوەی کە بڕۆن لە موزیکی زیندووە بەشداری بکەن، دەنا ئەگەر گۆرانی بێژ یان مۆسیقار ژیانێکی باشی هەبێت لەباری ماڵیەوە، ئەوەندە موچە یان مەعاشی هەبێت کە بتوانێت پێبژی بڕوا ناکەم. بەندبێژی لە دەرکەین، چونکە بەندبێژی شتێکی تر، بەندبێژی لە ڕۆژهەڵاتەوە سەری هەڵداوە بۆ ئێرە. لەبەر لەداری و هەژاری هەمومان، هەر نەتەنیا ئەو نەیتوانی کە بەرهەمی زۆر بەجێ بهێڵێت، لەلایەک پێشمەرگایەتی، لەلایەک دەربەدەری، لەلایەک کێشەی بنەماڵەیی. بەڵام ئێمە ماوەیەکی زۆر پێکەوە بووین کە لە حزبی دموکرات دەدەرێ هەر بۆ لای ئێمە. من چاک لە بیرمە سەفەرێکمان پێکەوە کرد بۆ کاغاباس، نازانم ئاوەژێ بوو یا باوزێ بوو کە مامۆستا جەمالی لێ بوو، باوزێ بوو، بەڵێ باوزێ بوو، من و ئەو کاک کاڵێ، کاکە باوکوێستانی لە بیرەوەریەکانە باسی دەکات، بەڵام بە جێگەی کاک کاڵێ کاک نەجمەدینی نووسیوە، لە کاتێکا من و کاک کاڵێ و کاک تایر بووین. بەرحەڵ سەرتان نایەشێنم، ڕۆحی شاد بێت. جارێکی تر لە هەموو لایەک سەرخۆشی دەکەم، هاوبەشی خەمین، بەڵام من تەنیا داوام ئەوەیە کە ڕاستە خۆم گۆرانی بێژم. مامۆستا هێمن ئەڵێ هەتا خۆمان ماوین ڕێزمان بۆ دابنێن، کە لاقمان درێژ بەوە بە کەلکی چی دێت. کوردووە ڕاهاتووە، هەتا ماوی بۆ نمونە محەممەد شێخۆ بڕوان پێ بکەن، محەممەد شێخۆ گەیشتە ئاستێکە نان نەبوو بیخوا، بەڵام کاتێک کە مرد ملیۆن کە زیاتر لەگەڵ تەرمەکەی چون بەسەر گۆڕستە. هەتا ماون ڕێزیان لێ بگرن، دەنا دوای ئەوە بچکەڵک دێت پێیکەریان لێ دروست بکەن و نازانم وارە یان مەراسمیان بۆ دابنێن. هەرچەند ئەمە کارێکی زۆر زۆر گەورەیە، ئەمە بێتە کولتوریان فەرهەنگێک لە ناو ئێمەدا کە ڕێز لە هەموو ئەوانەی کە جێگە دەستیان لە کۆمەلگای کوردەواریدا دیارە، هونەر بێت، هەر بەشێکی تر بێت، نووسین بێت، ڕێز بگیت. من سەرتان نایەشێنم، جارێکی تر سەرخۆشی لە هەموو لایەک دەکەم، چونکە من هیچ کاتێ بۆ خۆم کارتەر لەبیر ناکەم و گۆرانیەکی هەبێ و 20 گۆرانی هەبێ و 1000 گۆرانی هەبێت، هەر تەنیا ئەو گۆرانیە کە ئەڵێت دیارە لە پێشە کاک عوسمان ئاگادارە لە تەلەغەی سەربەرزەوە. بەڵام کاتێ لەگەڵ کاک عوسمان قەندیلی دیوتی ماڵتە،
تەرەغەیکی و قەندیلیی خۆ تەرەغە لە چاو قەندیل تەپۆکەیەکە دوایی کردی بە لە قەندیلی سەربەرزەوە کاتتان ناگرم جارێکتر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە ئاوها ڕێز بۆ ئەم کەسانەدا دەنێن زۆر سپاس بۆ ئێوەی بە سپاس بۆ مامۆستا ناسەر ڕەزازی جا خۆشبەختانە ئەوانی کە ئەڵە جێگەدەستیان دیار بێ ئەگەر جێگەدەستە دیار بێت ناو میلەتەوە ئەگەر دواتر تەنها سەروەریەکە بۆ بمێنێتەوە وێنەیەکە لەم شوێنانە هەڵبواسرێ ئەوە گەورەترین سەروەریە بەڕێی من زۆر کەسێک لە دوای خۆی تەلار و سەرەوت و سامانێکی زۆری بەجێهێشتووە کەڵم فڵان کەسی ملیۆنەر و ملیاردێر بەڵام بەداخەوە بە هەرگیز وەک بەمانە بە نەبەری نامێنێتەوە کەم کەس دەتوانێت ببێ بە کەسی کارزما و نەمەرە زۆرێک لەم هونەرمەندانە بەو شێوەیە پشتیوانی بۆ قسەکانی مامۆستا ناسری ڕەزازی هەمومان جۆمان لەو مەقامەیە کە بە حەسرەتەوە ئەحمەد شەماڵ دەڵێ ئەوەندە ئەرزم دەست ناکەوێت بەقەد لە پەدەستێ یان بەقەد کراسێ یعنی ئەوەنەی ئەرز دەست نەکەوتێت حەسێتەوە بەڵام کە کۆچی دوای کردووە شوێنێکیان بۆ تەرخان کردو بۆ پەیکەرەکەی 150 مەتری سێ لا ڕوکن لە چوارباغ وای 100 دەفتەرە تەقریبا بەس بۆ پەیکەرەکەی بۆ خۆی نا داڵە خۆشەویستان ئەچینە لای وتەیەکی نووسەر و ڕناگیری و خۆشەویست دڵسۆزی کە لە پور و فۆلکلۆر کاک سەرکەوتی عەلی حەبیب وتەیەکی